ڕێڕەی بەردەوانی یان زەردەوانیش پێ وترێ و بەردەوانیش ئەو دیوارە بەردینەیە کە بەرزیەکی زۆرە پێی لە 50 مەتر ئەبێت ئەوە پێی وترێت دیوارە واتە بە جەستە سەر ئەەکەوی واتە بەدە قووەتی خۆت بەبێ حەبل بۆ حەبل بەکاردێنی ئامێرەکان بەکاردێنی تەنها بۆ سەلامەتی بەوە ئەوترێت دیوارە ئەوەی دای ئەو کوتی پێ وترێ بۆڵ لەگەر تەختە ڕۆڵی پێوترێ ڕۆڵ و تەختە ڕۆڵ هەر نوقتەیە دانرێت دیوارە پێکاتوە لە چەند نوقتە بە دوای یەکاتواتە ڕۆڵ کوت کراوە دیوارە نوقتەکان ڕۆڵەکە داوکتیت و تەختە ڕۆڵەکە دواتر کویکی بەکار بۆ دێنی ئەجا حەبلەکە بەکاردێنی لە کاتی سەرکەوتن ئەم کویکە بەکاردێنی واتە دیوارەکەت حازرە کویک بەکاردێنی دواتر حەبلەکە کەیتە ناو کوێکە و دانە سەرەکەوی حیمایە کە ئەو گەیشتە کارگە حیمایەت بە دوایە سەرەکەوێ و کوێک لێکاتەوە و هەڵیەگرێتەوە دووبارە چێتەوە لای نەفەری ئەوەڵ کە ڕۆیشتووە منیش دووبارە دەست پێەکەمەوە ئەڕۆم وە لە ناو کارەکانە بۆدرە بەکاردێنی کە ئێستا بەسراو لێ نابێتەوە بۆدرە تەنها ڕێ لە ئارەقەگرێ بۆی دەسەر نەخزێ پێڵاوەکان تایبەتە وە کڵاو بەکاردێنی ئەو ئامێرانە کە پێویستە بۆ دیوارە جودان یعنی لەگەڵ شتەکانی تر جیان تایبەتن حتمما دیوارە بکەی پێویستت بە کۆمەڵی ئەدەواتە لە گریگری بگرە تا کویک و حەبل و ئەم شتانە بەم شێوەیە حتا ئەگەر کەسێ بیەوێ ببێتە بەردەوان بە تەئکید پێویستی بە دەورەیە خول ببینێ و لەژێر چاودێری کەسێ بێ کە پێشتر ئەو شارەزای بێ ئەوی شێ کردبێت من دروست لە 2009 دەستم پێ کردو بە فرودکردن دواتر لە 2015 وانە چەند دەورەمان کردووە لە 2017 دیسانەوە دەورەمان کردوێتەوە و ئێمە دەورەی سەرەتاییمان کردووە و پێشکەوتوشمان کردووە تا ڕادەیەک خۆناغەکانمان باش بڕیوە لەخوا بەزیابێت ئێستا وەکو گروپی خۆمان لەخوا بەزیابێ خاوەنی یەکەمین بەرزترین دیواری کوردستانی لە سروشتا ئینشاڵڵا بەنیازی بەرزتریشین ترس ئێمە نابێت ترسمان هەبێت چونکە هەموو ترسێک لەوێ وزن نایاڵێ لە بەرزی ترس ئەبێ نەمێنێت بەردەوان ئەوەی کە بەردەوانی ئەکات پێویستی بۆیە ترسی نەمێنێ بە هیچ شێوەیەک چونکە شتەکانە ستانداردە لی دڵنیایی لەبەر ئەوە نابێت ترس لە بەرزیەکە بمێنێ لە دنیاە ئەوە بڕاوەتەوە بەردەوان ترسی هەبوو سەرکەوتوو نابێت.